دم باش تماشاوانی گلک هجا جاردم و برنامه خواهی گلک بخیر بین تاوری میروش بدنو نشانن پیتری 2 میلیارد دلارن پروژن 2012 ده چیله بکرین گلو بگمان لگور لکورینه که جورا عبوریات افگره گران خوید به کل پیتری 2 تریلیون و 762 میلیارد دینار لبودجه پروژه سالین رابوری یا هرما کردستان نهاد که خارج کردن او کجم پارجی نهاد که وگراندن بو سر پروژه اسه بودجه سال گلو اف همو پاره اف پیتری کنیزیکی 3 تریلیون دیناره ل پیویس بو هاد بو ترخان کردن جبو پروژه سالابوری یا چارچوبه بودجه 2012 کو بنا خارج کردن پروژه به بنا تمام کردن لیو که اف لیکولینه دی بجه اف راپورت شکاری دی بجه اف پاره نهاد که خارج کردن هیچ جوی پاره 1 دینار جبو وان پروژه نهاد که خارج کردن همان دا نهاد که وگرانده بو سر پروژه یاسای بودجه سال جی گلو اف پاره چه هات که چه بسری وی پارات که پیوسف پارا چا بیت مزاختن پیوسف چا دیفچون بیت کردن رقابه مالی لهرما کردستان هیا چند رقابه که اکتیو پارلمان رو ل پارلمانی چه چاپ دیری که نوی کدا قواو یاسین او درک کتن بحث پروژه یاسایت کتن اف پروژه یاسای بگمان بنودا بود دستنشان کتن حکومت هرمی بس دزگه جی بجکار آیا پیوسف حکومت اگر حکومت جی بجنه که وان پروژه په پارلمان چه بکه آن حکومت هرما کردستان تا چند گرینگه اف یاسین پارلمانی درچن لهر واره که بن وای که خو جیب که لهرما کردستان جی که هند زانن همو روزان خالی گلیه که میا پروژن خدمت گزاریه دی که اگر هبن جی کوالیت که وان پروژن شیوه پرو برنا وان پروژن گلی خرابه بنمونه لقضا و نواحیان لگوندان خالی بردوامی گلیه جنبونا پروژن خدمت گزاریه دی که دهر واریده قطابخانه مستوصفه حتی رقابان نبونا خوانیان گلی کارندن لباجاران جی بگمان دبیجن او شارعین کوکو هات نوچونت سرکینه و وفدین دروتین و گلی جهندن تایبتی او سی باجارین سرکی هندک جهشوانا تینا خملاندن نقصق بری کنین جبوکو گورای گشتی پی بیت خاپاندن بیشن اف باجارا گلی جوانن لیوکادی چنایت کردن گلو اف پارزور هات که ترخان کردن بو وان پروژام دیتنوا چپ سری هات که پیوسته چلی بیت کردن ولی برزن زیاتر به 2 میلیارد دلار که پروژه کانی 2012 لهرمی کردستان چی بسر هاتوه بگمان به پی لکورنیک لجوری آبوریت افگرگوران هاتوه که لسالی رابردو لپروژه یاسی بودجه سالی رابردو 2 تریلیون و 762 میلیارد دینار لبودجه پروژه کانی سالی رابردو هرمی کردستان خارج نکره و برا پارکجی نو نگره و توسر پروژه یاسی امسال او پاره چی له هاتوه برای و هم پیوسته چی بکری بوی او پاره نفوت ان بوس خارج نکره و بر حال من سال خدمتی سرنجی و برز دم یکم پیوندیش بله جان شورش لسليماني فرمو سرچام کا شورش بسر برنامه برز شتي هم آماده نکردو راست خو پیش بلند لبروي که چند وقت ام پارانه که دیار نامێنێت تاوەکو ئێستا کەس نەیزانی و ئەمەش هەر بە هەمان شێوە بەڵام دوو تێبینیەک بۆ بەرنامەکە هەیە داواکاریەکیش بەڵێ هەگەر بە کورتی بەڵێ لەباتی ئەو ژێرنووسراوی کە ئەڕوا ئەو هەواڵە دووبارە و سێبارە و دەبارە ئەبێتەوە ئەگەر ئەو کەسە کورتەنامە هاوڵاتیان بینێرن کەسێک هەیە بۆی ناتوانێت وەریگرێت پەیوەندیەکانتان ئەوە ئەتوانێت کورتەنامە بنێرێ و خەڵکیش دەتوانێت هەم بیشی بینێ و گوێش بگرێت و بیش خوێنێتەوە ئەمە یەکێ لە داواکاریەکانم بۆتان داواکاریەکی تریشم ئەوەیە ئێمە خەڵکی سێ پارێزگانەوە تا حکوومەتەکەمان ڕێ ناکرێت لە ناوخۆمانە دوێ نەچوین کارتی بنزین بکەین داوامان لێکەن ئەمە سارەکانتان ڕقم هەولێرە بچن پشتگیری لە مروری ئەوەوە بێنن لە هەولێرە بۆ سلێمانی بە هەمان شێوە یعنی محافظێ بۆ ئاوا لە خەڵکەکەیەکەن یعنی ئەگەر بەم شێوەیە بێ ئەمان گلەی لە نووری مالیکیەکەن ئەی باشە بۆ گلەیە لە خۆیان ناکەن کە خۆیان ئەم سیستەمە تەقەتیان هەڵبژاردەوە و ئەیچەسپێن بەسەر ئەم میلەتە بۆیە من حەزەکەم تەوەرێک ڕێک بخەن لەسەر ئەمەی ئەم محافظە بۆ ئەو محافظە لەوێ بە شێوەیە ئیش و کار ئەڕوا لێرە بە شێوەی ئیش و کار ئەڕوا ئەگەر تەوەرێک ڕێخن مەمنون دەبی بەڵێ بەڵێ کاک شۆڕش سوپاس بۆ سەرنجەکانی تۆ شکۆر لە هەولێر فەرمووە شكر لە هەولێرەوە فەرموو ماڵی کاکەکارم کاتە باش هەموو کاتێکت باش کاکەکار زۆر سپاس فەرموو کاکەکار بەڕاستی من پێشنیارێکم هەیە بەڕاستی کوالێتی بەرنامەکانتان ڕۆژ بە ڕۆژ بەقوترە ڕۆژ بە ڕۆژ بەهێزترە ڕۆژانە کە ئێوە هەر تەوەرێکدا دەبەزێنن لە کەناڵەکەتان هەستی خەڵک دەبژێ چومرەی خەڵک بەڕاستی لە دنیا گەیشتووە ئێستاکە کاکەکار بتۆم بەرنامەکەی خۆت بە ئازادانە ئەو بەرنامەیەک پێشکەش دەکەی خەڵکیش بە ئازادانە بە خۆی قسە دەکەی هیوادارم ڕێگە بە هیچ کەناڵ بە هیچ کەسێک نەدەن لە کەناڵەکەی ئێوە لەسەر تەوەری کەسێک قسە بکات کە کەسەکە بەدڵی خۆی بە ئازادانە قسەکە
هیوادارم ئێوەش وەکو کەناڵی کەناڵی NRT بەڕاستی ماڵی جۆمی خەڵکە هیوادارم ئێوەش ڕێگە بە هیچ کەسێک نەدەن کە من ئازاد بە ڕەزامەندی خۆم قسە بکەم کاگە کار بەڵێ کاک شکر ئازادم بە ڕەزامەندی خۆم قسە بکەم کەس ناتوانێت تا ئەوەی من بکە وایان نا بەڵێ کاک شکر من بکە بەڵێ بێگومان ئێمە لێرە لە نارتیەوە و ئەرکێمەیە کە ئێمە کۆمەلگا لە هەموو پێشاتەکان و لە هەموو ئاراستەکانی ژیان ئاگادارکەینەوە بەرچەند ڕۆنیام دەینێ کە لەم هەرێمەیە سیستەمی ژیان بە هەموو ئاراستەکان چون بێڕێوەچێ ئەرکێمە وەکو ئێلام بەرچاوڕۆنی بدەینە خەڵکەوە بەڵام ئەوەی تر خەڵکێک تەلەفۆنەکە پەیوەندیەکە مە بەرپرسینە لە قسەکان ئێمە پێمان باشە لەسەر تەوەرەکە لە چارچەوەی تەوەرەکە بەڵێ کاکە کار هیوادارم ئەوەی پەیوەندی دەکات کە سەڵە سەقسەی خەڵکەکە هیوادارم پەیوەندیەکەی سەردا بخەن بەڵێ کاک شکر بێگومان لە چارچەوەی پرەنسیپەکانی هیچکردنی ماوەکۆی نارتی ڕێپێنەدراوە هیچ کەسێک تەشیر بە هیچ کەسێک بکە بەڵام وەکۆی پێشتر هەموو کەسێک ئازادە لە هەر ئاراستەیەک و بیرکردنەوەیکی سیاسی بەسەرنجی خۆی بەڵێ سوپاس پەیوەندێکت دەروێش لەو لێرە فەرموو ئەو کاتت باش کاکە کار سەرچاوم دەستخۆشی بکەنە لە تەوەرەکە دەکەم سوپاس فەرموو برای بەڕێزم تۆ ئشارەتت بەس بە 2 ملیار و 700 ملیۆن دۆلارەدا دینارەدا کەوا بزر بووە ئەم ساڵەکە 2012 بەڵام من ئیزافەیەک بۆ قسەی بەڕێز دەکەم ئەی ئەو 5 ملیار دۆلارەی شیرینەوت وەرگیرا و چەندی کەس وەرگیرا و دگەلەوەدا ئەو هەموو ساڵانە کە گومرگ وەرگیراوە ئەوە دگەل لە مجموعەیەکی کەم زیاتر کەس نازانی بۆ چێتوە ئەو پارەیە مع العلم کە ئێمە بینین کوردستان پێویستی بە چەندین شتە وەکەوەتە دیوار بەسە خوێندکاردا ڕوخێتن تەڵەبا کوژێتن و چەندین مەکتەبی کە معرەزە بۆ خەڵک بکوژێ دیواری تا ڕوخێتن بەسە مامۆستایەک لە دوکاندا و 12 گوند وەکو ئەو ڕۆژە لە ئەخبار بینیم 12 گوند لە منتیقەی دوکان تەنها یەک مەکتەبی سەرەتاییان هەیە و تەنانەت جگە لەوەشدا زادە و بان و شتوامان هیچی وەکو پێویست نییە خەستەخانەمان وەکو پێویست نییە هیچ شتێکمانەوە نییە بەڵام ئەو پارانە کە بزرە بێ نازانم ئەو وجدانی ئەوانە ضەمیری ئەوانە لەکوێ خەوتۆ چۆن مردووەکەوە ئەو پارەیە بزرەکەن و دیار ناکەن و نەئیداعی خەزێنەشی ناکەنەوە بیکەنەوە مۆتی دەوڵەت ئەیکەن بە چەند بە شیش و چەمەندۆ و شتێ دەن و یاخود بە ئالیات بۆ بەرزێکەنەوە بۆ ئاسمان و یاخود ئەودا 400 قەلوێرە یەکەم ئەوە لێ دیارە لە کەناڵەکەی ئێوەوە کەوا تەواو ناکرێت و چەند بۆ حەقایەتی لێش و بوتە بە قەلوێرە بە 400 ساڵی پێڵێن لە سلێمانی بەڵێ کای دەروێش مەسارعی خەیری و خەڵک لە برسان نەمرێ خەڵک لە کەلاوەکانە ئەژێتن بەڵام ئەو پارانە بزکوە من نازانم کامە ڕێگا بگرینە بەر بۆی کەس بکرێن و ئاسکرا بکرێ ئەو پارە ئەو بەس ئەوێ بەخوا بسپێرین بە هیچ کەسی کە ناکرێت بەڵێ مەریوان لە زەڕەیان فەرموو ئەلو ئەو کاتتان باش هەموو کاتێکت زۆر ساسەکەم دەستخۆشی بەرنامەکەشتان لە یەکەم برای بەڕێز سپاس کاک مەریوان فەرموو وڵی برای بەڕێزم بۆ مەسلەی ئەو 2 ملیۆن هزار دلارە ئەوە هەموو کەسێک گەزانێ باشی زانێ ئەو شتە ئەو پارەیە هەر هەموو ساڵێک ئەو پارەیە چێتە باخلی مەسئولەکانەوە بۆ گەعدە بۆ مەشوخوا من مەسئولم بەڵا کاکە ینی بە پەیوەندیکردن بە کەسی خۆیەوە چووە لە تاران قەحبەیان بۆ هێناوە بۆ کاکی مەریوان ببورە کۆمەڵێکی قسەیتان نەبێ سەرنجی خۆت بڵێ بەڵێ بەڵێ بەرحاڵ لە بەرزە ناو پارێک و دیار نینە ئەو پارێک و بودجێ 2012 بۆ پرۆژەیەن لە هەرێما کوردستانی هات کە سەرفکردن ئێگە سەرسەیە بودجێ وڵاتی ئۆردنێ دیکە عوسمان لە حاجیەوە فەرموو کاک عوسمان چۆنی قوربان باشی سەرچاوم وڵا دەست خۆشتەوەرەکە دەکەم زۆر سپاس بەزم پێمەوە ئەو پارەگە دیار نییە بەڕاستی دەبێت سەر شێرم لێو پرسیەوە پارەچی لاتوە ئەوانە مۆیان بەش کردووە بەس پرسیارە ئەو کمێ تێبینێکمێ ئەگەر مەجال بدەی بەڵێ وڵای ئێستا پێش ئێستا و بەرنامەی مایکی ئازاد بەرنامی بەکراوەی هەبوو بەڵێ کاک فازڵ بەشارەتی قسەشی وتی ئەوە پرسیارە لێکرد دەربارەی سەرۆکی ئاوانسی پاراستن ئەنجومەنی ئاسایی دەڵێ سەدەیەکە بنەماڵی بارزانی خەبات دەکەن بەڵام سەدەیەکە کوڕێکی خۆیان لە سەنگەردا نەکوژراوە یعنی شانە چمان پێ دەفرۆشنەوەکە لە کاتێکدا میلەتی کورد زەردی کردو میلەتی کورد قوربانی داوە میلەتی کورد شیما باران و ئەنفال کراوە من چ لە میلەتی کورد دەفرۆشنەوە ئەم میلەتە ڕەشڵتە دنیا پاران لە خوا دوێ ئێستا کەسی ناپێشتەوە بەڵێ من داوا دەکەم ئەم پارەیە بگەڕێتەوە بۆ میلەت و میلەت پێ لێ خزمەت بێت
بەڵێ عوسمان سپاس کرێکار لە چوار قۆر دەفەرموو. باشی بەڕێزم زۆر سپاس. ممنون زۆر سپاسی دەستخۆشی بەنامەکەتان لێ دەکەم. سپاس بۆ تۆ فەرموو. باڵێ ئەوە نەک 2 ملیار دلارێکە بەڵکو 100 ملیۆن دلاریەوە بە زەیبادینان داشوە. کای کرێکارێکە تەلەڤیزۆنەکەت کەسکەی بە تەلەفۆنە جێ لە ئێمە بفەرموو. باڵێ ئەوە بەڕێزم بەڵێ نەکەس دەزانێت داهاتی کوردستان چەندە، نەکەس دەزانێت بجێ کوردستان چەندە، نەکەس دەزانێت ئەو پار و جەریمۆغراباتی کوردستان چەندە، نە بۆ شوێ دەچێ. بووایە لە کاتێکا کوردستان پەرلەمانیەیە چاودێری یاسا دەرەکە چاودێری حکوومەتەوە ئەوا دەکا ڕاگەیاندنە لە کاتێکا ڕێی خراوەکانی کۆمەلگای مەدەنیەیە ئیب ئۆپۆزیسیۆن هەیە بۆ کوتڵی هیچ کەسێ نازانێ بوو. سەکە زۆر جوانە بەڵام پەرلەمانیشتە ناوی خۆیانە تێدەکەی ماجە دوو سات دەست بەرز دەکەم معاش 7 ملیۆنە تێگەیشتە قوربە سەریشی کابرا معاشی 300,000 ئەماڵ منداڵ نازانە 300,000 بەچدا ڕسمی پێ بگریان بە خواردندایان بەکرێ خاونی بدە. دەگەی ئەنیە تاکەنجێت لەسەر گەندەڵیە خۆ پارە بۆ خۆیانە ژیان هەبوو خۆیانە بە چاوەشی بۆ میلەتە بەدبەختیدا بچێنەوە زۆر باشە زۆر. بەڵێ کای کرێکار سپاس عەلی لە چەمچەماڵەوە فەرموو کای کەلی. ئەم کاتەوە باش کاکە. سەر چاوم. ئەرێ کاکە تا ئێستاکانە لەسەر بورجەکە قسە ئەکەن کەس لەسەر پێشمەرگەیە قسە ناکە کە بورجە پەسە نەکرێت. بودجەی کار پەیوەستە بە پێشمەرگەشە بێگومە لە بودجە حسی پێشمەرگە دەستنیشانەکرێ معاشەکەی دەستنیشانەکرێ تر بەڵێ. کا ئێستا بەرحاڵ پەیمان باش و کاکەلی سەرنجی خۆنیشان دەیوازارین دووبارە پەیوەندی بکاتەوە کامەران لە شاری سلێمانی فەرموو. ئەم کاتە باش کاکە. سەر چاوم کای کامەران. برای بەڕێزم بۆ ئەو مەسەلەیە پێویستە ئەوە لێپرسینەوە لە وەزارەتی دیاریایی بکرێت چکم ئەو پارانە نەچۆتە ناو وەزارەتەکانیان بەڕۆبەرایەتەکان دیارە ئەوە لە وەزارەتی مالیە بەرپرسە لێوە پێویستە لێپرسینەوە لە وەزارەتی مالیە بکرێت بەڵام لەواچێ لەناو وەزارەتی مالی وەزارەتەکانی کەشە جلجی گەورە هەبێ و جلجانە ئەو پارانە ئاخۆن دژنا بڕوا نەکەم هەروە ئەو پارانە بەهاتە بڕوە من دوو پێشنیارم هەیە یەکەم ئەوەیە کە هەوڵ بدرێ بیرۆکراتێت و ڕۆتین لە دام و دەستگا و فەرمانگەکانە کەم کرێتەوە چکەم ئەو بیرۆکراتی و ئەو ڕۆتینانە وای کردووە کە نایاڵێ یەکە ژمێریارەکان لە فەرمانگەکانەوە بتوانن ئەو بودجەی کە بۆیان ترخان کراوە بە شێوەیەکی ڕێکوپێ خەرجی بکەن بۆ نمونە بەڕێوەبەرێک لەوانەیە فڵاحەتی 250,000 دیناری هەبێت سەرفیکە لە مانگەکان یان بەڕێوەبەری گشتی 500,000 دیناری هەبێت لەوانەیە وەزیرە 5 ملیۆنی هەبێت بەڵام ئەگەر بێت و ئەم دەسەڵاتە دابەجێنرێتە خوارەوە بۆ هەر شتە بچووکەکان لە ناو دایرەکانە بکڕێتەوە شتە گەورەکان وەزیر و وەزارەتەکان و جێژە گەورەکان بیکڕێت باڵێ کاک کامەران هوشمەند لە شاری سلێمانی فەرموو. باشی کاکە کارجان سەر چاوم. دەست خۆش بۆ تەوەرەکەت. سپاس. کاکە کار ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئەوەی کە دیارە ئەوەیەوەشی کە شاراوەیە داهاتی فڕۆکەخانەکان و داهاتی نەوتە و داهاتی مەرزەکانە و کۆمەڵێشتی تر کاکە هەکار. بەڵێ. باوەڕم پێ بکە ئێمە هیچ شتێکمان نییە کەسێکمان نییە بە ناوی وەزیرەوە کەسێکمان نییە بە ناوی سەرۆکی پەرلەمانەوە کاکە کار سەرۆکی پەرلەمانێک بڵێت پەرلەمانەکەی پەرلەمانتارەکەی خۆی حەسیرمەیانەکەم و پۆلیسی بۆ پاگەم بیکەمە دەرەوە ئەمە چ لێ چ حکوومەتێک و چلی پەرلەمانێک و چ وەزارەتێکە کاکە کار یعنی ئێمە هەمومان ئەناڵێنین بەدەست 3-4 کەسەوە کاکە کار یعنی ئۆپۆسیۆن و خەڵکی ڕۆشنبین کرداوە ئەکا سەرۆکایەتی هەدێم سیستمەکەی بێ بە پەرلەمانی بۆ ئەوەی کە بانکرێ سەرۆکی هەرێم یا جێگرەکەی بانکرێ سەلاحەتی ئەوەیە بێ لە پەرلەمانە لێپرسینەوەی لەگەڵا بکرێ بەس ئەمانە هیچیان نێشتۆتەوە یعنی ئەو پارەی کە دیار نییە دڵنیا بە کاگە کار چێتە گیفانی 4 کەسەوە ئەم فێلانە کە پارەیان هەیە کاگە کار پارەکان بۆ خۆیان سەرفەکەن تێگەی بۆ نمونە ئەو بەڕێزە پەرلەمانتارێک لە بەرنامەی بەکراوەیە ئەڵێ کاکە ئێمە بە لە سا هەفتایی خەڵک دەنگی بە سەرۆکەکەمانەوە ئێمە سەرۆکەکەمان هەرچی بکە کەس بۆی نییە بڵێ نا کەس بۆی نییە بڵێ بەڵێ ئیلا خۆی جا هەموو کورد بۆ نمونە 3 محافەزەین چاومان لە دەمی شخصێکەوە بێ ئێمە حاڵمان لەمە باشتر نابێ کاکە کارژیان بە یارمەتیم بە یەک کەلیمەی تر داوا لەو بەڕێزانە ئەەکەم کە پێشتر بڵێن دیفاعیان لە دەسەڵات دەکرا ئەوان بێنە سەرخەت سۆراخی ئەو پارەمان بۆکەن کە جانابەت باسیەکە و مەمنون بۆ تەوەرەگەت بەڵێ سپاس بۆ جەنابەت ئیدریس لە فەلوجە کەرم کە برا باشی زۆر سپاس کاک ئیدریس فەرموو ئەم ئەس هەرکی جێشی عێراقی بە لیوە 8 فەلوجە دەوامەت کەم بەڵێ بێژێم بەڵێ
اما ام 2000 مال تقريبا قلعه كردستان بوما تستكي نا مدرسه كي نا جامعه كي نا شارع تستكي بوما قد ام كردنا شيء ما كردي الكيرنا كي جاي كاي كدري كي جاي تو بحث كي هذه الفلوجه دوامت كم ولا قلعه بارتلين ميشيل يعني القلعه في بله بله كاي كدريس بحثي قلعت كد بجمان بأزبارم هزاران مالين هركيان لقلعنا وود بيجي هي أنا كسي ما كنا كريه بدارين دنجي وانجي بجها سردار الأشاري سليماني فرمو أنا بس كاغا كار سرچاوم أو كمي أو دستخوشي تورق اللي كم سپاس أو بارية كأعلن ديارنا ما وباجالة لبيش همو كسكود دانا أحمد مجودة سكن كي 1 مليار ونيوي لكاتي وشك صالية ديارنا ما أي بو بخباسي أو ناك هباسي سروجي هذي ومباسي شتين اجتماعي وباسي باتية كان قل باشا كابرا محافظة ولا معي صالك مليار ونيوي لكاتي هنا كاب ون ببي لكاتي وشك صالية أبي لو كاتي كاشان بدابي وباسي أو ناك هباسي وسروجي هذي كان برادر تلفونك على بعض مقصود بزاني كسي كرة نكوجا كتا نكوجا هیچ کسی نباید مالی مسئول بزنی صحیح بخوانی به. او تبرای سجد صح عربانه دو برای ادام کرده لکاتی صدامی قربا قربا بوها باسی حق يعني بحق خیانت نالن دست خوشی برنامه کردی. بله سپاس بتوش احمد الآخری کرم که. کاک احمد کرم که. سهاله باشی. هزی باشم سپاس فرمو. کاک هکار بلای من و عدي او مشكلانه همون نركاني اعمل برلمان باز بكن بداخل او انواد من خوتونا اگر برلمان اگر بحث برلمان ايش كم دينا طبعا انه كبرلمان جدي صرنا رواس كايا بو قالك جارن خلي قليل البرلمان يتكد برلمان نازانم وانا خيانه لكن لقر ملت نماینده سندی آسای خورد و که خیانت نکرد دفاع لحقی من بکرد شوی ور وادم خوتیه و اگر گندلیه اگر نازانم 2 مليار ديار هر مشكله هذه او نماینده خو او خلق هم ناسي تروس تظاهرات بكن نماینده روزك نماندي ولا اخبار دار كوي شر بكن نماینده ابي جربات بكن سريع بسكنن بله کاک احمد بله کاک احمد بيجيت برلمان وكو بيويس چافدريا روش ناكه چافدريا مؤسسات دين هرما كردستان که کو اركوي چافدري كرنا و ياسين لو او دردك بيويس تو که خو بنجي بيجي كرين گلو برلمان فعلا وصايا اگر وصابه بو حلو لا چم چمالا گاي كلو فرمو ام كاتو باش سرچاوم بس خوشي برنامج لكم باش تو زور سپاس فرمو گاي كلو برزي كاكا يساقا كم لبرنامج هذا لفتشين يا قال برنامج ما لسرويه باستوى كده كالين لا بروجي كان 2012 تا لا سادات 2 مليار دولار زياده ل 2 مليار دولار ديارنيا تنها نه خصوصا سر پروژه بودجه 2013 ما به پیل کرونه که ابوری بزنگ کرده زایچونا او بودجه بو کومل مسئول که صبرتی عیب یا نشتی خراج دیگه خو بو خلکی فقیر نیا بله بله سپاس بو سرنجی توش بدزنی ما قلنا فلانی واشته بله واشته در بره بله کاکی الو سپاس هکار لاخر کریم که هکار ثاني برام گلک سپاس او تورك هيك سو برنامج بس داو كريم لا ويا راب جيم بله بيجا لا لواي هاش لوزارة الكشمرجة فوزي ايك بله او دوامي طازة بفاز ضابط كان صورة خراب لحد دوازة لوا كان بس لوا كيو لو لوا كانش فوزي ايك بله بله كاري فيدار سنجات جيشت با سنجر لارانيا فرمو كاتد باش كاكا سرچاوم كاي سنجر فرمو والله براسي سبارت بو 2 مليار دينار 2 مليار دينار اتو تايبت كبا بنمالي بارزاني او هر باشيني 2 مليار دينار خويا بلام مليار ونيوك بلام هرمی کردستان کاي سنجر هرمی کردستان بتانيا للاين بارتي بريونا بيت يكتي بارتي بيك او باشن بيج قالوا نحزابي تري شيوعيه سوشياليست زحمه كش او همويا لحكومات لكابينه حكومات بجداريان هي وزيريان هي مدير عاميان هي اوان شربشان لحكومه بس يستمع حكمرانيه اي بو اوان شالين بلى فرز ما مليار لا او مليار دينار كبو بارتي سرف داك لو 1 مليار نيوا بو عجبانه سرف داك بو يكتي بو شويه بو هر اشبكي كيا او هم بارا في رواتي وكوالين لكردستان اي بيست شي بكريت باي فعلا سيستمك ريكوبيك به او ملكي قشتي خالق بهدر ناجي بيست اللي هناك دابندري للان كساني شي كخوين دبيان كشارزايان لو بوارا دابي لا بواري بوجدا براسيه ولجناني كلا برلمان دان همو سبب صلاه هيش
هیچ عدالتێک لەناو ئەوانەدانی بەڵێ باوکی زریان لە چوار قۆڵ نەفەرموو وڵات چوارتایە کاکە ئاکات چوارتا باوکی زریان لە چوارتاوە فەرموو کاکە ژیانم کاتت باش هەموو کاتێکت با قوربانم وڵای سەرەتا یەک پێشنیارم هەیە جگەلەوەی کە ڕەخنە بگرین لەسەر و گومبوونی ئەو پارەیە بەڵێ داوا لەو بەڕێزانە ئەەکەموانەی کە وەلای سیاسیانەیە ڕەنگە منیش کەسێکی سیاسی بم بەڵام با هەموو ڕژێنەی لەسەر خەت لەسەر حیزبەی لەسەر سەرۆکی هەرێم و نازانشی واز لەو قسانە بین جوابدانەوە نەکەین با خەڵک ئازاد بێت چۆن قساگا لەسەر من لەسەر سەرکردەکانمان ئەمە دیاردەیەکی زۆر خراپە ئێمە لە شتی ڕۆژانەی خۆ بەداخەوە باوکی زاریان هیواداری دووبارە پەیوەندی بکاتەوە توانا لە هەولێرەوە فەرموو کای توانە فەرموو بەڵێ جێم لێتە هەموو کاتێک من كابراتم تفصيلية ريد معاشية المياه بله قالوا جنبها بله جيم ليتا كايتوانا من كابراتم تفصيلية رجعنا من لسوء تفصيلية ريد معاشك وكم يا بريار درسو بكان ريد فرمان برنابة تفصيلية كسي أو بريار تجيخ نازل بوتي كي فاصل سذكره أو شيء سذكره من منطقة أو درسانة جاء من لدنبو صور سقاط الدخول بله سپاس بۆ تۆش ئارام لای کەلار فەرموو کای کارام فەرموو ئەم کاتت باش هەموو کاتێکت برای بەڕێزم باسی هی نەکەن ناڵێن بنەماڵەی کاک مەسعود شەهیدی زۆر داوە وایە ئەی من باوکی خۆم نەبینیە و شەهیدیش بووە دوو ساڵە ئیش ئەەکەم لەسەر ئەوەی بوومە یاریدەدەری قوتابخانەیە کە پیشەی خۆم مامۆستایە نامکەنە یاریدەدەر ئەی ئەوان بۆچی ئەو هەموو پۆستە بەرزانە بۆ خۆیان دابەشەکەن بە ئارەزوی خۆیان ئەی باسی ئەوە بۆ ناکرێ ئەی منش باوکم شەید نییە خوێنم لە وڵاتە نەداوە بۆ یاریدەدەریەکم پێ نابڕێ بۆ مەسەلەی بودجەکەشەوە ئاشکرایە بووجە کێی خوا و کێ نایخوا بەڵێ کاکەرام سپاس بۆ تۆش گۆران لە کەلار فەرموو ئەلۆم کاتە باش هەموو کاتێکت دەستخۆشی بەنامە جوانت لەگەم سپاس کای گۆران فەرموو بەڕازی بە نسبەت تەوەرەکە بەڕاستی تۆری زۆر جوانە جێگەی خۆیەتی بەڕێزم لە کاتی کابینەی شەشەمدا هەموو خەڵک لە بە ئۆپۆزیسیۆن و معارەزە ڕەخنەی لە حکوومەتی هەرێما کرد بۆ ئەوەی کە ئەمە چەندێکە موچە دوا کەوتووە تا ئێستا کەس ناڵێ موچە دوا کەوتووە بەڵام هیوادارم ئۆپۆزیسیۆن باگا بێتەوە و باسی موچە بکات لە پەرلەمانە وەکو بە نسبەت پێشمەرگەشەوە بەڵام چینی پێشمەرگە غەدەرترین لێکراوی چینە لە کۆمەلگادا معقولە پێشمەرگی موچەی 300,000 لێ لە ئیجای شەدانشێ هیوادارم بەرپرسان ئێمەش هیوادارین جێ لە سەرنجی تۆ بگیرن بەرپرسان بەختیار لە کەناروێ کای بەختیار فەرموو ئەم کاتە باش کاری بکەر سەرچاوم دەستان خۆش بووە تەوەرەکە بەڕێزم سپاس بەس من یەک شت پێش هەموو شتێک ئەو 2 ملیارد دۆلارە بە قەناعەتی منەوەی کە دیار نییە ئەوەی نەوتە بەڕاستی ئاشتی هەورامی کاتێکم هەموو گلەی لێکرێ وەزارەتەکەی خۆی و جانتایەکە بەتەنیا هیچی تر نییە نازانم هیچی دیار نییە بەڵام گلەیەکی زۆری لێکرا و ئەلەساز پارەکەی کەس دیار نییە بداهاتی نەوت بۆ کوێچە بۆ کوێ ناچەوە بوو برادرانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی جەنابی تاج نەوشیروان هاتە لای بەڵام ون بوو ئەو مۆزوع لە دوای ئەوە نەما بەڕاستی بۆچی ئەوان نوێنەری ئێمن بەڕاستی من وەکو ئۆپۆزیسیۆن بە نوێنەری ڕاستی خۆمیان نەزانم باڵێ کاکێ بەختیار سپاس بۆ سەرنجی تۆش شاخەوان لە کەلار فەرموو سلام علیکم عەلەیکوم ئەسەلام باشی بەڕێزم زۆر سپاس بەڕێزم وڵا ئێوە بەو برادرە باسی ئەوەی کردکەوە ئەوانە ناوێنێنن و ئەو مەسئول و ئەو کەسانە ئەی باشە ئەو کەسانی کەوا دزیەکەن کەوا یا پارەیەکیان نامێنە یا دزیەک لە کەسە دزیەکی زۆر بچقەڵە ئەکەن سژنی دنیایان پێەکەن و حاکمی دنیای پێەکەن باشە ئەوانە قوڕی پێ بکەنە سەرە ئەی باشە قەینەکە بابە ئەوە ئەو 2 ملیۆنە حافێتیان بێ و هەر نامێنوە لەو باشتر نییە بەڵێ جان پرچەمە بێگومان تەوەرێرۆدا بەحسیان دێدیکە کۆ پێتری 2 ملیارد دلاران لە وان پارێک و چارچوبێ پرۆژە یاسای بودجەی ساڵە دەربازبووی بوو پرۆژان هاتە بۆ خەرجکردن و پارە دیار نییە و پرۆژەژێک ناو نەجی بەجێکردن گەلە و پارێکی بێت و پرسەمە سەرەندێ هێژیان گەر بەڵێ جوودکار لە شەر باشێرەوە کای جوودکار فەرموو
بەڵێ سڵاو لێبێ دەستخۆشی بەرنامەکە لێکم کاکار زۆر سپاس بەڕاستی خۆی عەدالەتی نادادپەروەری یا دیارنەمانی بوجە و سەرۆت و سامانی ئەم وڵاتە تەنیا هەرەوە نییە چەند کەسانێکی خۆن و ئەڕوا بەڕاستی ئەمە ئەبێتە ئافات جا ئافاتیش ئەو کە پێڵن ڤایرۆس ئەبێتە ڤایرۆس و کەوتەتە ناو ئەم وڵاتە ئێمە وڵاتە کەسمان دەدەچێت میلەتە کەسمان توش بەڕاستی کارەسا دەبێت توشتی خراپە بێ هەرچی لە ئێمە دیارە زۆر دەمێکە لە شۆڕش و لە سیاست ئاباڵین ئەگەر ئیشیشمان نەکردبێ گوێمان گرتووە بەڕاستی هەموو مەسئولەکان بەعام هەر هەمویان بەژەوندی تایبەتیان هەیە کەس بۆ یعنی تۆ گەسەیەکە بەسا حیزبی شیوعی یعنی حیزبی شیوعی دانیشتووە بۆ نمونە مەسەلان پارە وەرەگرەوەی خوا مەسانەوە حیزبانەی وەکو حیزبی سۆسیالیست وەکو حیزبیەوە بەشە لە زەحمەکێشان بەشە لە حیزبەکانی تر نادر چە حیزبی تریان ناوەکانیان ئەمانە هەر پارە وەرەگرن لە جێەوەی خۆن و بەبێەوەی هەر نەقەشیان لێوە بێ قسەیان لێوە بێ بەڕاستی ئەمانە ڤایرۆسن ئەمانە کارەساتە بۆ وڵاتە ئەم وڵاتە بەرەو کارەساتێکی گەورە بە کاتێک گەزانی کا بێتە کارەسات بۆ هەر هەمومان جا لەبەرەوە داوا لە حکومەت دەکەم ئەم وڵاتە بەرەو کارەساتە بە چوان وڵاتە سەدان هەزار ڕۆڵە و سەدان هەزار کەس خۆی بە شەیکردن داوە ماڵکاول بووە بەڕاستی خەڵک ڕەنجێکی زۆری داوە ئومێدێکی زۆری هەیە ئەم ئومێدەمان بەڕاستی نەبەنە ژێرگڵ هیوادارم چاکی بکەن وازەم گەندەڵیە بێنن دەستخۆشی لێکم بەڵێ پێشڕەوە لە چەمچەماڵ فەرموو کاکارم کاتەوە باش هەموو کاتێکت قوربانم ڕێزی وڵای بەرنە تەوەرەکەتە نازم لەسەر چی بوو لەسەرەوەیە لەسەر بۆ جیاڵێن 2 میلیارد دلار زیاتر لە 2 میلیۆن دلار ملیار دلار بە پێی ژووری لێکۆڵینەوەی بزنەوەی گۆڕان ئەڵێ لە ئەو پارێکە بۆ پرۆژەکان لە ساڵی ڕابردوو خارج کراوە دیار نییە خارجش نەکرد وڵای کاگاگاریان سەرەتا هەر باسی پەرلەمان نەکەین باس بەرحال بەڵێ هێژان پشتی بێ نابڕێ لەسەر ئەمان تاوەردی بەردەوام دووبارە سەڵاف هێژان لەسەر تووڕی کومەڵاتی نەجەت مامالی نووسێ قسەی سیر دەکەن برا ئەی ئەم هەموو مەسئولە کار بەدەستە هەژارانە چی بخوات هەروەها شێرزاد مستەفا شەنووسێ سپاس بۆ تۆش کاک شێرزاد ئەڵێ بودجە و مانەوەی پاریزی سەرف نەکرا و زۆر ڕۆنە هۆکاری ڕازیکردنی وەکو خۆی ئەڵێ دلی پارتی دموکراتی کوردستان کەنجێکی 30,000 زێرەوانی خراوەتە سەر وەزارەتی ناوخۆ هەروەها ئەرکان ئەنوەریش ئەنووسێ دەکرێتە قوتی خەڵکەوە هەروەها ئەحمەد ماروفیش ئەنووسێ سپاس هەروەها محەممەدیش ئەنووسێ براکەم ئەی ئەندام پەرلەمانمان بوو چییە با لە جار دوو لە ئیمتیازاتی حەزبی ڕازگۆیانە پێمان بڵێن چی لێ دێت بەڵێ تەماشاوانە نێجا بێگومان سەرنج و کۆمنتین گەلێکی سەرویتەوەری هەنە ئەم خزمەتەوە دەینەک و وەکو دناوا بێگومان vê raporta şikariya tevgera guran da hatiye ku li par sal 4 trilyon 500 milyar dinar bû budceya beranîna proje Herêma Kurdistanê hatiye tarxankirin û kojmê 2 trilyon û 762 milyar dinar û 596 milyon dinar jî kuma têçûna 774 projane ku tivyaba li sala raborî karkirin têda dest pê kirba û beşeke ji van projan برای وی پاره جی باید بخارج کردن لیل گوری ولی کلینا جورابوریت افگرا گوران بتنی 1 دینار لیوی پاره بو وان پروژه نهاد که خارج کردن و پاراج نهاد که وگراندن بو سر پروژه اسای بودجه 2013 گلو برف کی وچو بله حسين لبغداد فرمك حسين الو بله ام كاتب باش همو كاتك ام كاتب باش همو كاتك تكا حسين فرمو هي من حسين هي من كايك هيمن لخدمة دام هيمن لبغداد فرمو دەستخۆشی بەرنامەکە و لێگەم قوربان زۆر سپاس فەرموو ئەرە ئەو برادەرە بەڕێزە باسی نیکە باسی بنەماڵی مەسعود بەرزانیانی قوربانیان یا و ئەم خەڵکە وازانی چۆلەکان کاکە بابەت ئێمە لەسەرەوە نیە بابەت ئێمە لەسەرەوەیە کە ئەو پارە چی لاتەوە پێویستە چی لێ بکرێت ڕقەبەی ماڵی حکوومەت شوێنی پەیوەنددارەکان چی بکرێت کە ئەو پارە فعلا بۆ پرۆژەکان خارج بکرێت ئێمە پرسی ئێمە لەسەرەوەی فەرموو بەڵێ بە قوربان کاکەجا ئەو بەڵێ بەڵێ کاکە ئەو بودجە وەڵی لە نێوان حکوومەتی سەوز و زەردا دابەش کراوە ئیتر فەقیر بۆی نێسە بەی شێوەیەک سەیریکە بەڵێ بەڕێزان ناوچی زەرد و سەوزمان جێلێ بووە بەڵام ئێستا مستەڵحی حکوومەتی زەرد و سەوزیش کاکە من وتیم فعلەنەوە هەیە لە کوردستانە بە هەر حاڵ سوپاس سەرخەی لە چەمچەماڵ فەرموو کارژیان کاتە باش هەموو کاتێک دەستخۆشی تەوەرەکە و لێکم زۆر سپاس کای سەرخەی قسە بکە فەرموو
بەڵێ وڵا سەبارەت بە دیارنەمانی پارە وەک شتەکان تریان بوو دیارە سێر نیە لە ئێمەگەر 10 ملیار دۆلاریش دیار نەمێنێ لەبەرەوەی ئەوان ئیشانەرەوە بووە میلەت پارەی میلەتیان خواردۆ خەت پێیان سێر نەبوو میلەت حاڵی خراپیان شتێک پارەی میلەتە خۆن و گەنجەڵیەکە خۆشیان دانیدانە گەنجەڵی هەیە بەڵام ئەوەتان بینین کە لە بودجەی ساڵە 2 ملیار دۆلار دیار نەماوە ئایا چیان لێکرد چوێ گیرفان چیە و بۆچی و پارەیە چی لێ چوێ ئەی بۆچی ئێمە چەندێ فەقیرمانەیە چەندێ فەقیر و هەژارمانەیە بۆچی پارەکە بۆوان سەرف ناکرێت بەڵام پارەکە لە بودجەیە دیار نامێنێ بەڵام وەختی ئەڵێن پارەمانی پارەی معاشخۆرەکان نادەن چی لەم پارەی هات ئەمە پرسیار لە حکوومەتەکە هیوادارین جۆمان لێ بگرێن پارەیە چی لێکەن بەڵێ مەش هیواداری سەرنجی تو گەیشتە بێ کاوە لە کۆیە فەرموو ئێوارە باش بیای بەڕێز باشتر باشی چاوەکەم زۆر سپاس کای کاوە دەست خۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس لەسەر تۆرەکەت ئەو پارێ شایەنی خۆیانە تا ئەو کاتەی گورێک لەگەر مەڕ ئاو دەخواتەوە اینجا ئەو کاتی دیار دەکەوێت ئەم پارە چیە چی لێنە لەم حاڵەتەی ئێستادا پارەکە شایانی خۆیانە کەدەی خۆت مەبەستە کێ ئەو پارەیان وەکو کێ خوا حکوومەتەکە بینی ئەم دوو دەسەڵاتدارە هەردووشیان یەکێتی پات تا ئەو کاتێک گورگ لەگەر مەڕ ئاو نەخواتەوە عەدالەت ئاوەڕ نەداتەوە بەڵام کاکەوە پرسێکی دیکەیە زۆر جا لە هەرێمی کوردستانە ئەوانەی کە بەشدارن لە حکوومەتە لە پێکینانی حکوومەتە لە ئێستادا وەزارەت هەیە بوون نمونە حزبی شوعی وەزارەت هەیە زەحمەتکێشان وەزارەت هەیە لە ئێستادا وەریانگرتووە سوشال دموکرات وەزارەتیان هەیە ئەوانیش وەزارەتیان هەیە ئەی ئەوانیش تا چەند بەشێکن لە دەسەڵات ئەوانیش تا چەند بەشێکی لەو کێموکاسێکەوەی بینەر بەسەکەن ئەوان وەکو ئەوەوان یعنی بڵێم وەکو چیوان بە هیچ شێوەیەک دەسەڵاتیان نییە بە هیچ شێوەیەک ناتوانێت بۆ وەزارەتیان هەیە بۆ بەشدارن لە حکوومەتە مادەم دەسەڵاتیان هەیە پشکێکیان بەردەکەوێت لەو بارەیەوە ینی تۆزی ئەمانی شەریکن بەڵێ بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ محەممەد لە سۆرانەوە فەرموو محەممەد سۆران کاکاسو لە کەلاراوە دیارەکەی محەممەد کاگاسۆ لە کەلای ئەلوم کاتۆ باش کاکاسۆ خۆشحالین هەموو کاتێ فەرموو سپاس دەکەم ئەم کاتۆ باش هەموو کاتێکت سپاس دەکەم وەڵی ڕێی من بۆ ئەوەی کار سەبارەت بەو پارە بەڵێ هەرێمی کوردستان ئەنجومەنی نیشتیمانی پێکێنا هەر دەنگی نەبوو یاسای دەستور لە پەرلەمان هەر جێبەجێ نەکرا هەر جێبەجێ نەکرا دوای ئەویشە مەساکنی جێگا تا ئێستا هەرێمی کوردستان بوجەکەی بۆ دابینەکا و جێبەجێ ناکا وەزیری پلاندانان ئەبێ هینی هەبێ پیلانی هەبێ بۆ مەساکنی جێگا لە کەلار لە دەخانەخین دوای ئێوسە حکوومەت تاکو ئێستا خۆی لە ئیجارایە هەر لە خانەخینەوە تاکو ئەگاتە دووەک لە ئیجارە بیناکانی حولێک بدا خۆی لە ئیجار دەربکات بەڵێ بەڵێ کاکی سوسپاس بژار لە دەربنی خانەوە فەرموو ئەلو شۆ باش بەڕێز باشتر زۆر سپاس خۆشحاڵ بووم وەڵا بەنسبەت ئەو مۆزوعی کە جەناب داتان بەزاندووە من ئەڵێم بەڕاستی یانی سەرۆت و سامانی ئەم گەلە بە هەر شێوەیەک ئەڕوات ئەتوانم بڵێم گەلەکە یانی خەڵکەکە بۆ خۆی تاوانبارە جارێکیان کاکە عیماد ئەحمەد وتەیە جوانی داوتی خەڵ خۆی دەنگمان پێات و لە هەمانکە شەکلیمان لێکرد باشە ئەگەر تۆ دەوێ بەڕاستی گۆڕانکاری لە کوردستانە هەبێت نابێت سویدا سەبۆتە سەرجادە بە فیشێکی دەقی ڕاستی خۆڕاکەیتەوە باوە ئەبێ بە هەر شێوێ ئاین تۆ بتوانین ئینتیفاضەیە دروستکەی کە پارتیزانێک دروست بێکە بیان فڕێ ئەگینا بە تەلەفۆنکاری ئەو مۆزوعانە تۆ ناتوانین دەریان پەڕێنیت ومە دائمەت دڵنیای خەڵکەکەمەوانی هەموو هێزی پێشمەرگە خەڵ لە بنی وەرگێ وەڵڵاهی لەگەڵیانان نییە باسە لە حەد پێتان بڵێم وە دووەمیشم کاتێک کە خەڵکانی خەڵەسن بە خواردنی ماڵی ئەم خەڵکە مناڵی هەتیویتیایە ئافرەتی بێوشنیتیایە بەڵام لە هەمووی کارە ساتر ئەوەی ئینسانێک بەڕ زۆربەی سەرکردەکان بە ڕوویان سپیە لە کاتێکە کە هەمویان لە قەبی خۆیانە پێت بڵێن ئەحترامە شەواڵ پیس و دایەنتیست وەڵاو پارەکەم بە قوڕا آخر بەڵێ مەلکای کڕحیم بەرزان فعلا وایە لە کوردستانە ئەو مواسساتانە و ئەو
هەمووی بەدوادەچوونی چاودێرە ڕاوشەکان و پارلەمان و حکوومەت و دەستگای دادوەری لە کوردستان و چاپەمەنی و هەمویان فعلا هیچ ڕۆلیان نییە لە کەمکردن و کاڵین کەمکردنەوەی گەندەڵی پێویستە ڕێگەچارێکی دیکە بێر بۆ ئیرادێک نییە گەر وابێ لە کوردستانە کە فعلا گەندەڵی ئەو هەموو مەشەکەلەنە بنبەر بکرێ ئەم هەرێمێکە خاوەنی ئەو هەموو پرۆژە و هەموو داهاتێ فعلا بەشێکی باشتر ببوژێنێت وەکو خەڵکەڵێ ڕەحیم لە هەڵەبجە فەرموو ئەلیوان کاتە باش براک سەرچاوم کاکی ڕەحیم برۆژم پێم وایە سەبار قسەکردن دەربارەی حکوومەت و چاکسازی و ئەو شتانە تەنها کات کوشتنە پێوانی ئەمە حکوومەتێکمانەیە کە بتوانین چاکسازی بکەین یا هەر جۆرێک لەو شتانە هیچ شتێک بگۆڕین تەنها ئەم حکوومەتە پێم وایە بێت لە ڕیشەوە هەڵکردنێت هەر چۆن بڵێ هەر تەواو لابێت کاک ڕەحیم بۆ تا سەرنجەت لە دروست بووە لە کاتێکە کە ئەمە حوتەم کابینە لە حکوومەتی هەرێمی کوردستان تشکیل لێکرێ وەزیرەکان ئالۆگۆریان پێگرێەوە کارنامەی تازەیان هەیە و ئیشی جدیەکەن و سەردانی ناوچەکانێکە ناڵێن ئێمە پرۆژەی باشترمان هەیە و واکەین بۆ واڕژبینی تۆ براکم هیچ شتێک ڕشبینی ئەوانە توان لەسەر تەلەڤیزیۆن قەیچێکە ئاڵوگۆڕەکەن یا هەر شتێکەکەن 2 ساڵ ئەمە بێت 2 ساڵ کەسێکی کا بێ ئەوە تەنها هیچ ئاڵوگۆڕێکە لە بینی خۆیان هیچ پەیوەندێکی بە میلەتەوە نییە عادی با جارێک پارتی لاچوو بێ بە یەکەتی بێ بە سەرۆکی هەرێم قەیچێکە با 2 ساڵ ئیسلامی بێ بە سەرۆکی هەرێم سایتە شتێکی وا بینی و لە وڵاتی ئەما بگرێ یان معاملەیەکە لە بینی خۆیانە تەواویان کردو هەموو شتێکیان بڕیوەتەوە ئیتر حەوت بێ و هەشت بێ و پێم وایە کابینەی 200ش بێ هەر ئەوە حاڵمانە بێ بەرزان فعلا پێتە نایە کە کاک ڕەحیمەوە سەرنجی هەتا چەند فعلا واقعی بەیان پێ من ئێمە باس لە دیارنەمانی 2 ملیۆنەکەین من ڕۆژێک لەوە ترسم هەر ڕۆژێک هەر سلێمانی و هەولێر هەمووی دیار نەمێنێت 2 ملیۆن چییە بەڵێ سپاس بۆ تۆ یاسین لە سلێمانی فەرموو ئەلو مەرحەبا سەرچاوم دەستخۆشی تەوەرەکەت لێەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت تەوەرەکەی ئەمڕۆ لەسەرەوە بوو کە 2 ملیارد دیلار دیار نماوە لە ڕۆژەی ئەم ساڵی 2012 بەڵێ ڕاستە دیارنەوە بەڵام چی بکرێ بۆ ئەوەی کە ساڵێکی ترم پارەیە دیار بێ یانی بەڕاستی نەڵێم ئەم 2012 کە 2 ملیارد دینار دیار نییە ئەگەر گۆڕان یا یەگرت و یا کۆمەڵ ببن بە دەسەڵات ئەچێتە 10 ملیۆنیش چی بکرێ بۆ ئەوە یانی کەس لەوان باشتر نییە ئەگەر بیخۆن ئافێتیان دێت چونکە بەدیلیان نییە لەوان باشتر زۆر کەسێکی شێ باسی کاک مەسعود دەگایە باسی بنەماڵی بەرزانێکە و لە سڵای هەفتای دەنگەکانی بەدەستێناوە تۆ خۆشیت بێ ناخۆشیت بێ هەتا ئەو سەرۆکی هەرێم بێ سەرۆکی هەرێمی هەمومانە لە سڵای هەفتای فەوتی کوردستانی بەدەستێناوە بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش وەریا لە هەر لە شاری سلێمانی کاک وریا فەرموو کاک وریا ئەم کاتۆ باش بەڕێز هەموو کاتێک چاوەکەی زۆر بەڕێزی کاکەجان وا بزانم ئێمە گەرباستی ئەمانەکەین سەری خۆمانی بشین هەموو عالەمەزانێک ئەمانە چۆن کاکوریاگە توزی دەنگی بەرزکەیتەوە بەڵێ ئەمانە هەموو عالەمەزانێ ئەمانە خۆیان چۆن یعنی ئێستا ئەگەر بڵین پرۆژێ شتێک پیشان هەیە ئەڵێنە فڵان شتمان کرد برای بەڕێزم خۆ لەسەر حسابی نەوت کراوە خۆ لەسەر حسابی خەڵک ژیرفانی خۆیان نەکراوە تێگەشتی برای بەڕێزم ئێتاتاماون ئەمانە چاکیش نابن تە خەڵک سەری خۆی پێوەشێنێ من هیچ دڵێکم بڵم بەمانە خۆش نیانی بەڕاستی هیچ دڵێکم پێیان خۆش نییە بەڵێ کاکوریا بەڵێ سپاسە عومەر لە کەلار کاک عومەر فەرموو بەڕێزم ئەم کاتۆ باش سەرچاوم زۆر سپاس مامن دەستخۆشی بەرنامەکە لێکەم زۆر سپاس واللهی ئێمە پێشمەرگەی فەوجی دوو لیوای سێ پیادا بە نسبەتی ئەو بودجێوە کە نەماوە ئەوە شتێکی ئاشکرا خۆنەکە هەموو مەسئولەکان دزیویانە وەکو ئەوەی کە ئێمە هەموو ڕۆژێک لە مانگێکە 2 سال لوجنەیەک لە هەولێرەوە دێ بۆ سەردانمانە لەساس لە فەوجا پرسیارەکە ئەڵێ خواردنتان چییە بەنامەکە لە کاتێکیش بەڕێز کاک جەباری ئەوە دەرەچی ئەڵێ پێشمەرگە لە مانگانە ئێمە 300,000 بۆ سەرفەکەین 300,000ەکەی ئێمە تەماتەیە ئەمە هەفتەیەکە من پێنجشەمەدا ئەبەزم ئەم شەوم سبەی شەو ماوە ئەم چەند ڕۆژە یەک جار مریشکمان بۆ هاتووە تر باقی تەماتە بووە ئەمە بە نسبەتی بودجەکەوە ئەی باشە ئەم هەموو بودجە کە بۆ کورسان سەرفەکری ئایا ئەگەر خۆیان نەیدزن ئەگەر خۆیان نەیخۆن ئەم هەموو پارە بۆ کوێ دەچێ ئەمە شتێکی ڕوون و ئاشکرایە باشە هەتاوەکو کەی یعنی ئەم گەندەڵێ ئەم نائەدالەتیە ئەمە هەتاوەکو کەی بەڵێ کاکی عومەر سپاس بۆ سەرنجی تۆریا پێم وایە پێشتر بەڵێ ژان لەسەر تۆری کومەڵاتی گوندی دەشنێوەڵێ ئەیکێنە خوێر و سەدەقە هەروەها
ڕێبار ڕسۆلی شەنووسێ کاکە 100 ئەوەندەی تریان خواردووە ئەوانەی چییە وەکو خۆی یاڵێ بێگومان ئاری کوردیش ئەنووسێ بێگومان کەس نازانێ چی لێ دەکرێت نەبوو بەرژەوەندی خەلک و نەبوو خزمەتی وڵات بەکار نایێت بەڵکو دەشتە گیرفانی چەند کەسێکەوە عارف لە مەسیف خەڵکە دەنگێ نەدەێ نابی عارف هاوینگاوە پیرما مەزبارم بەری کەرەمکە خۆما هەپێراسی ئەوی هەستی دەنگی بدەینێ و ئەو پارەش بخورێتن وڵای دەیناسە مەران لە ماری 7 نەفەر معاش خۆرە هەشە دیناری وەرناگری ئەدەوە گەندەری نییە ونیە دەیناسم پێش مەرگە شەو جاش شەو وەردەگری دەخۆ دەبڕۆ ئەلو بەڵێ کاک عارف هەسە گۆدار کە بەڵێ سپاس بۆ سەرنجاتەژێکی جەمال لە هەریرەوە فەرموو کاک جەمال ئەو کاتات باژۆڕێتن سەرچاوم دەستخۆشی بەرنامەکەتان لێتن سپاس کاکە بە نسبەت کاک مەسعود بارزانیەوە وەختی کاک مەسعود بارزانی بنەماڵەوی لەسەر کورد ئەوەیە کرد زۆر عیبە کابرا لە ماری خۆی دانیشتووە بە مۆبایلەکەوە شەخسی بەحسی ئەوەیەکە بەحسی حکومەت بکەتن شخصی بەحسی بنەمارە نکە لەبەرەوەی بنەمارەیە مەسعود بارزانی بنەمارەشی کورد پەروەر بووە عیبە من شخصی ئەوە بکەم خۆشی پارتی نیم وەکو ئەوە برێن پارتیم ئەمن مەتحی بکەمیانی ئەوە بکەم بەس حکومەتەیە بارەخنەی لە حکومەت بگریتن بزانە پارەیەکیتە بۆ شێتی بۆ شێ ئەچێتن خۆها مەسعود بارزانی بەتەنێ ناخواتن پارەکە دەستخۆشی بەرنامەکەت لێت بەڵێ سپاس سەرنجی تۆش حەمید لە هەولێرەوە کاک حەمید ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە سەرچاوم کاک حەمیدێک پرس من لە تومە وەکو بینەرێکە ڕۆژانە پەیوەندیەکە و متاباکارێکی لەسەر ڕەوشەکە ئەو هەموو خەڵکە بێومێت بووە ئەلێ ئەو پارە هەمووچێت وایە وا تەسەوڕەکەن کە هەمووچێتە گیرفانی بەرپرسەکانەوە ئەو بەرپرسانێکی نایە لە هەرێمی کوردستانە ڕقەبەی مالی بوو ڕقەبەی مالی بەقوات نییە بوو پەرلەمان ئەکتیف نییە بوو حکومەت فعلەن پرۆژەکەم بە دوادەچوونی جدی بوو ناکە بوو خەڵک وەکوای کرد توجێ لە پەیوەندیەکان بی هەموو زۆربەیان ڕەشبینن بوو بەڵێ ئەلو بەڵێ ئێمە بڕاستی لە ناو ڕووداوەکان دانین ئێمە لە ناو وەکو دەڵێن چاودێری دارایی دانین لە ناو پەرلەمان دانین ئێمە دوورین لە ڕووداوەکان کە وەکو دەڵێن بەڕوونی بەڕووتی بیان بێنین یعنی نازانین ئەو بودجەیە چەندە چەند نییە چی لێ دەکرێت چۆن خەرج دەکرێت بەڵام بەڕاستی کاتی ئەوە هاتووە بودجەی هەرێم بەدامەوەی بکرێت یعنی بکرێتە دەستێکی ئەمینەوە بزانێت چۆن خەرج دەکرێت بەڵام دوایەوە بۆ مانایە کە هیچ شتێکی باش نەکراوە یعنی زۆر شت کراوە بەڵام خەڵکیش رەخنەی هەیە داواکاری زیاتی هەیە مەسەلە دەیەوێت جادەوبانی باشی هەبێ دەیەوێت خانوبەرەی باشی هەبێ دەیەوێت خزمەتگوزاری هەبێ ئاوی هەبێ کارەبای هەبێ یعنی تۆ تەسەور کە هەتا ئەو میلەتەی خۆ ئێمە خودی هاوڵاتی سەری لە جرفانی خۆی لە باخەڵی خۆی دەرنێنێ یعنی دەبێ عەقلی بچێتەوە جێگەی خۆی یعنی هاوڵاتیش گەندەڵکاریە کاکە ئەوەتە لە باشترین گەڕەکی هەولێر سلێمانی دەبینی خەڵک خانی دروست کردە بە 20 دەفتەر 30 دەفتەر لەبەر دەرگاکەی کاشی سابوونی تێدا داناوە یعنی کاشی لوسەچی لێداناوە لی هەڵدەخلیسکەی کاکە تۆ چەندە هەزار مستەفید بووی لە حکومەتە 2000 3000 4000 لە عەرزە لە زەویزار لە عەقار هەر هەولی دیکە دەدەی ئەوە هەر بەرپرس نییە بەتەنیا دەبێ هەموو ئەو کۆمەڵگایە لەگەڵ ئەحزابە کوردیەکاندا هەموویان ئەو عەقلیەتە هەمومان بەپێکەوەی ئەو عەقلیەتە بێتە گۆڕان کاکە یعنی تۆ تەماشاکە رەخنەت جیایە تۆ کە رەخنەتە بێ من هەفتەیە لەو پێش لە شارۆچکەی عینکاوە شارێکی گەشتیاریە من هۆڵێکی کراوەم بینی کە بەخڕی ئینسانی تێوە دەچێت مرۆڤی تێوە دەچێت یعنی ئەوە گەشتیارێکی کەوتە ناو ئەوە رەخنەیە دەبێت لایانی پەیوەندیدار ڕاستە ئەوە هەموو ئەسکەلە بەستراوە بیناسازی هەیە عەمران هەیە بەڵام تۆ دەبێت سەرزادە و ڕەسیفەکە یەکسان بکەی ئاوڕۆ چاک بکەی زۆر سپاس بۆ بەڵێ سپاس بۆ تۆ بەڵێ بەرزان لەسەر تووری کۆمەڵاتی بێگومان کۆمەڵی سەرنجمان هەیە هێ من مەدریدی ئەنووسێ ملیۆن دەچێتە پاقی مەسئولەکان و 9 ملیۆن بۆ مهندیزەکان و نیوەکەی تر بۆ مقاولەکان پرۆژەکەش جێبەجێ ناکرێ ئەمە سەرنجی کاکی هێ منە هەروە جوامێریش ئەنووسێ جێبەجێ چی لێ هات براکەم هەموو خەڵک دەزانێت ئەو 3 ملیارە بەسەر ماڵە هەژارەکاندا دابەشکرا هەر ماڵێکی چەند ملیۆنێک دلاری بەرکەوت نازانم سەرنجیە برادرانە بەرحال ئەباس بەڵێ هێژان بەڵێ هێژان لەسەر ڕەمان پرس ئەباس بریفکێش دەنویسە هەموو دچتە بەریکا مەسئولان و دچنە گەشت و گوزارێ لە ئەوروپا و بەس هەرێکی داواکاریان ئەوکەوت بێژە
لێرەیە بێگومان لەسەر دیاردەمانی ئەو زیاتر لە 2 ملیار دلاری لە پرۆژەکان کە بۆ پرۆژەکانی ساڵی ڕابردوو تەرخان کردبووە کە ژووری لێکۆڵینەوە بزنەوەی گۆرانی ئابووری ئەڵێ کام ساڵیش نەخراوەتە سەر بودجێ ئەم ساڵە بۆ نەخراوەتە سەر بودجێ ساڵ فعلا ئەم پارەیە بچێ ڕۆیشتە بۆ پرۆژەکان جێبەجێ نەکراوە لە کاتێکە کە لە هەرێمی کوردستانە بەتایبەتی لە قەزا و ناوحەکانە لە شارەکانیشە خەڵک گلەی لەواکە کە پرۆژە خزمەتگوزارینی ئایکە هەش بێ وەکو پێویست بەرەوە نابرێ کواڵیتی ئەو مادانەی کە لە ناو پرۆژەکان بەکار بێ بە کەلێک نهایەت کەمی مستەوسف هەیە کەمی نەخۆشخانە هەیە کەمی خواندنگە هەیە تا دوای ئیجادەکان خرابن و بەرحاڵ ئێمە هیوادارین ئەم سەرنجی هەموو هاوڵاتیان بۆ عالیین پەیوەندیداژ حکوومەت هەرێما کوردستانی گەشت بە حتا سبەی لێرە ئەم دیسان خزمەتەوە بکەین هەر شاد و بەختەوەر بنێوار باش.